زۆر سپاس دەچمە لای پەیامنێرمان ئازاد ئۆمەراوایی لە شاری سۆرانەوە بزانم لە شاری سۆران چی دەگوزەرێ و کە پێویست بکات بۆ ئێمە و بینەرانی بگوازێتەوە. سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێتن. من بە کۆمەڵێک زانیاری و هەواڵی تایبەتەوە لە سنووری سۆران لەگەڵ ئێوەی بەڕێزە بم. سەرەتاش بە بڕیارێکی قایمقامی قەزای سۆران زانیاریەکانم دەست پێ یەکەم دیارە بە حکمەوەی دەبەری باڵەکایەتی و سنووری قەزای چۆمان لە وەرگای زۆرە بە تایبەتی بۆ هاوینان ناوچەی کوێستانی نەمەشواکاکەوە ساڵانە کۆچبەر و ڕەوەندی زۆر لە سنووری پارێزگای هەولێر ڕوو بکەنە ئەم ناوچەیە. بۆیە قایمقامی قەزای چۆمان ئەم ساڵ بڕیاری داوە کەواتاوەکو 25 هیچ کۆچبەرێک و ڕەوەندێک بۆی نییە سەردانی لە وەرگاکانی سنووری قەزای چۆمان بکاتن بە پێچەوانەوە سزا ئەدرن. لە ساڵی ڕابردووش 108 کۆچبەر و ڕەوەند دیارە لەلایەن قایمقامی قەزاکەەوە بەڵێنیان پێپڕکراوەتەوە کە بەیانیە سەردانی لە وەرگاکانی و ناوچە بکەن تاوەکو 25. ئەمەش هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوی بە حکمەوەی ئەو ناوچانە ناوچەی کوێستانین و درەنگ گژوجیاکانیان پێ ئەگەن بۆ ئەوەی گژوجیاکان لە ناو نەچن بەهۆی ناکامەڵبوونیانەوە لە ئێستادا چونکە ئەو ناوچانە تازە بەهاری تاخیر ئەبێ لە چاو شوێنەکانی تر. بۆیە بڕیار داوەکەوە کۆچبەر و ڕەوەندەکان درەنگتر سەردانی ئەو ناوچەیە بکەن. هەروەها بەرگری شارستانی سۆرانیش بڵاوی کردوێتەوە بەهۆی ئاگرکەوتنەوە لە ماڵی هاوڵاتیەک $5,000 زەرەر بە خاوەن ماڵەکە کەوتووە. هەروەها بەهۆی دووکەڵ و ئاگرەکەشەوە بڵێ خاوەن ماڵەکە زامدار بۆ ئەوان توانی ویانەکەەوە بڕێک لە پارەی هاوڵاتیەکەش بۆی ڕزگار بکەن و هەمووی نەسووتێتن و هاوڵاتیەکەش گەێنراوەتە نەخۆشخانە. هەروەها سەبارەت بە یانەی وەرزشی سۆرانیش دیارە دوێنێ هەینی 5/4 یەکێتی تۆپیپەی کوردستان لە کۆبوونەوەی ئاسایی خۆیدا بە فەرمی پەڵپی یانەی خاچی لەسەر یانەی سۆران ڕەت کردوتەوە. دیارە دوای ئەوەی یانەی خاک پەڵپی لە یاریزانی یانەی سۆران سەیف حەمۆ گرتبوو گوایە ناوبراو یاریزانی دەرەوەی هەرێمە، بەڵام دوای لێکۆڵینەوەی یەکێتی تۆپیپێ و بە دوواداچوونێکی وردی کردووە کەوا چەندین جار نوێنەری یەکێتی تۆپێ سەردانی فەرمانگەی باری شارستانی و ڕێگەزنامەی کەرکوچی کردووە. دیارە دەرکەوتووەکەوە هاوڵاتیەکە هاوڵاتی بڵین کەرکووکە و بڵین پەڵپی یانەی خاچیان لەسەر یانەی سۆران ڕەت کردوتەوە. دواتر ئەنجامی خولی پلەیەکی کوردستان بە وەرزی 2018-2019 بەم شێوەیە بووە پلەی یەکەم یانەی سیروانی نوێ و پلەی دووەم یانەی وەرزشی سۆران پەسەند کراوە. سەبارەت بە ڕەوشی کەش و هەواش لە سنووری قەزایی سۆران دیارە بەپێی پێشبینیەکانی کەش و هەوا باران پچڕ ئەبێ ئەمڕۆ و بەیانی و لە 24 کاتژمێری ڕابردوو 8.6 ملیم باران باریوە. کۆی گشتی بارانبارینی ئەم ساڵ گەیشتۆتە 1086 ملیم باران لە سنووری قەزای سۆران و لە ئێستاژدا کەش و هەوا هەور و خۆرەتاوە. زۆر سپاس بۆ تۆ ئازاد ئۆمەراوایی لە شاری سۆرانەوە کە لەگەڵمان نبووی. دیارە ئەمەش بەشێک بوو لە بڕگە و بابەتی لەگەڵ پەیامنێرانمان.